بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. خوشکانی بەڕێز السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە کۆڕەکی تایبەت بە باسکردنی قورئانی پیرۆز لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستم. کۆڕی من بابەتی من بە ناوی فەزلی قورئانە بە شێوەیەکی گشتی یاخود تایبەتتر هەجری قورئانە، پشکردنە لە قورئان. هەر پێم خۆش بوو سەرەتا بابەتەکەی ڕاست بکەمەوە هەروەکو ئاگاداری. خراپترین شت یعنی ئەوەی کە خەڵکی مولتەزیم پێوەی گرفتارە، باسی خەڵکی نامولتەزیم ناکەین. ئەوەیە کە دەستیان لە قورئانی پیرۆز بەردایە، کەمترین کات تەرخانەکرێت لە قورئانی پیرۆز. ئەوەش ئەگەر تەماشە بکەین لە ڕووی دینداریەوە مەترسیەکی زۆر گەورەیە، پێیە گوترێ هەجری قورئان. جا هەجری قورئان پێناسە ئاکەین، پشکردن لە قورئان جۆرەکانی چییە، هۆکارەکانی چییە و چارەسەریشی چییە بە پشتیوانی خوای گەورە. ئاەتەکەیە هەموو جارێ هەر موسڵمانەکە گەر بە تێگەیشتنەوە بخوێنیتەوە سەرنجی بدە تەئکید کاریگەری لەسەر دروستەکە. ئەویش ئەو شەکوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە قیامەتێ فەرمیت ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم وقال الرسول يا ربي إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەکوایە شکایەت لە ئومەتەکەیە کە ئەڵێ پشتیان لە قورئان کرد. جا ئیبن القەیم بە ڕەحمەت بی دەفەرمێت هەجری قورئان، پشکردن لە قورئان، یانە ئەو ئاەتە چەند جۆرە هەجر و پشکردن ئەگریتەوە. ئایا ئەو دوعای کە پێغەمبەری، ئەو شەکوای کە پێغەمبەر دەیکا عەلەیهی سەڵات وسەلام چەند لایەن و چەند بابەت دەگریتەوە؟ دەفەرمێت 5 لایانی دەگریتەوە. یەکەمینیان هەجرکردن لە گوێگرتنی، خاڵی دووەم هەجرکردن و پشکردن لە کارپێکردنی، وا فەرمێ هەجرکردن لە تەحکیم حکم پێکردنی، وا هەجرکردن لە بیرلێکردنەوە و تێگەیشتنی. خاڵی پێنجەم دەڵێ هەجرکردن لە بەکارهێنانی وەکو شیفا، بەکارهێنانی شیفا. دەڵێ هەر کەسێک ئیبن القەیم ئەو 5 خاڵەی لە خزمەت قورئانی پیرۆز ئەو 5 خاڵەی جێبەجێ نەکرد، ئەوە پشتی لە قورئانی پیرۆز کردێ، یان ئەو شەکوای پێغەمبەر دەیگرێتەوە لە قیامەتێ کە فەرمێ یا ربی إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. کەواتە لەمە دووە بە پشتیوانی خوای گەورە بە تایبەتی و خوشکانی کە ئێستا ئامادەینە هەتا ئەو دوعایەمان نەگریتەوە، یان ئەو شەکوای پێغەمبەرمان لەسەر تۆمار نەکرێ، بە چەندی لە توانامان هەیە گوێ لە قورئانی پیرۆز ئەگرین و کار و کردەوەی پێەکەین، لە ڕووی دەسەڵاتیشەوە هەر کاتێکی دەسەڵاتان هەبوو حکمی پێەکەین، و هەر کاتێکی قورئانمان خوێندەوە فکری لێەکەین و هەتا لێی تێبگەین، و لەمە دووە لۆ نەخۆشیەکانیشمان بەکاری دەینی. جا ئیبن القەیم دەفەرمێت هەموو ئەو 5 خاڵانی کە باسمان کردن هەموو لەژێر ئەو ئاەتەیان ئەو شەکوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆ دەبیتەوە. یەکەمینیان باسی ئەوە یەکەین هۆکار چییە کە ئینسان گوێ لە قورئانی پیرۆز ناگریت. لەبەر ئێستا وەسایلی زۆرە خوشکانی بەڕێز، یعنی چەند ساڵێک پێش ئێستا ئینسان وەسائلی گوێگرتنیشی نەبوو، ئینسان کاسێتیشی دەست ناکات، تەسجیلەکەت دەست ناکات هەتاکو بتوانی جوزئەک یا بەشێکی لە قورئانی پیرۆز گوێ بگری. بەڵام ئێستا لەسەر مۆبایلی کەم مۆبایل هەموو کەمترین مواصفاتی تێدا دەتوانی هەموو قورئانی لەسەر تۆمارکەی. بە تایبەتی خوشکانی بەڕێز ئیشی زۆربەیان لە ماڵەوەیە، هەر کاتێکی شیوت لێنە ئیشی ماڵت کرد مۆبایلێکت دانی با بەردەوام قورئانی لەسەر بی. بەرەکەتە بزانە یەک مانجی تاقیب بکەوە، یەک هەفتەی تاقیب بکەوە، بەردەوام گوێ لە قورئانی بگرە، با قورئان لە ناو ماڵت لێ بدرێ، بزانە بەراوردی کە لەگە هەفتەی دواتر لەگە هەفتەی پێشتر بزانە بەرەکەت لە ژیانی تو چەند زیادەکە. جا لەبەرەندێ یەکەم هۆکار کە ئینسان لەبەرچیە گوێ لە قورئانی پیرۆز ناگری تاقەتی نییە، یەکەمینیان ئاگاداری خێر و پاداشتی گوێگرتنی قورئانی پیرۆز نییە. لەوانەیە گوێت لێبووبی بەڵام لەبیرت چووبی. فەرموودەکەیە بەردەوام زۆر جاران دووبارە ئەکرێتەوە، بەڵام دووبارەی ئەەکەمەوە هەروەکو بەبیرهێنانەوە. ئەفەرمیت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی من قرأ حرفا من كتاب الله فله حسنة. هەر کەسێکی یەک پیت لە قورئانی پیرۆز بخوێنیتەوە 10 خێری لۆ ئەنووسرێ، والحسنة بعشر أمثالها. هەر یەک چاکەش بەدە هەیە،
جا فەرمیت لا أقول ألف لام ميم حرف جا من ناڵێم ألف لام ميم کە سێ پیتە یەک حرفە نەخێر ألف حرف ولام حرف وميم حرف بتنها ألف حرفك لام حرفك وميمش حرفك كواتە بەس لە سوورەتی البقرة دەست پێ بکەی بڵێ ألف لام ميم دەپیتە سی خێرت دەستەکەوی ئەدێگەر سوورەتێکی بخوێنیەوە ئەدێگەر سوورەتی البقرة بی ئەگەر هەموو قورآانی پیرۆز ختم کەی طبعاً ئەوە زیاترە کەواتە ئەگەر ئاگاداری ئەزر و پاداشتی قورآانی پیرۆز بین بەخوای بێتاقەت نابین فەرموودەکی دیکە هەر وەکو وەبیر هینانەوە بەبیرتان دینمەوە لە ڕۆژی قیامەتێ حەشر و حیساب دەست پێەکە دەڵێنە خاوەنی قورآانی ئەو کەسی کە بەردەوام لە خزمەتی قورآانی بووە دەڵێ ئیقڕە وەرتەقی قورآنەکەت بخوێنەوە چەندت خوێندووە لەبەرت کردووە و کاریشت پێ کردووە بەقەدەر خوێندنەوە و کار پێکردنت دەرەجەکەت بەرزە بیتەوە جا دەڵێن هەندێک زانە سەرنج و تێبینی جوانە دەن دەڵێن قورآن چەند ئاەتە بەهەشتی شەندە پلە و دەرەجەیە لەبەرەوەی هەر بەقەدەر خوێنی ئاەتێکی سوورەتێکی دەرەجە و پلەکەت بەرزە بیتەوە لە قیامەت دەڵێ ئایا قورآنەکەت بخوێنەوە چەندت کار پێکرد و لە خزمەتی بووی لەبەرت کرد بەقەدەر خوێندنەوە و لە کارپێکردنەکەت بەرز بەوە جا ئەوەی هەموو قورآانی لەبەر بیت کاری پێ بکە یا لە خزمەتی بی دەوێت دەرەجەی چەند گەورە و عالی بیت ئەگەر ئەو ئاەتانە بەبیرە خۆمان بینینەوە یان ئەو فەرمودانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبارەی گەورەی قورآانی پیرۆز بەبیری خۆمان باوەڕ بکە بێتاقەت نابین شەو ڕۆژ لە قورآانی پیرۆز بگرین لە خزمەتی بین بێتاقەت نابین هەر وەکو نمونە زۆر جاران خەڵک هەیە قورآن خوێنیشە بەڵام سوورەتەکانی خۆمان ئەو قورآانی کەمە پێی ئەخوێنین زۆر شوێن هەیە لە قورآانی پیرۆز نایزانی هەتاوکو ئێستا لە چەند کەسم پرسێ کە قورآنیشی ختم کردێ دەڵێم ئاەتی ئاعجەمی و عەرەبی لۆم بخوێنە خوێنەوەکەی تەواو نییە قورآنیشی ختم کردیە یاخود مالك لسورة يوسف مالك لا تأمن على يوسف هر وكو تشبيه نبي هر وكو زريدي دخوينيتو ما بس يعني كم ترخمية لقرآن بيروز حتى وكو يستا رواية عاصم كما قرآن بيخوينينوا قراءة عاصم رواية حفصة حتى يستا قراءة من تواونية كم ترين أرشي قرآن بيروز كإنسان في رخوينوا كيبي هۆکارێکی دیکە لە بەرچێ لە خزمەت قورآانی پیرۆز نینە زۆر سەرقاڵبوونە بە دنیا ئینسان هەندە سەرقاڵ بووە ئاگای لە ئەجر و پاداشتی خوێنەوەی قورآانی پیرۆز نەماوە خوای گەورە ئەفەرمیت وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا دەڵێ هەندە سەرقاڵ بە بە دوا ڕۆژت بەڵام دنیاکەت لەبیر نەچی بەڵام ئێستەمە هەندە سەرقاڵ بووینە بە دنیای جار و بەر قیامەتمان بەبیر دێتەوە پێچەوانەمان کردیتەوە ئەوە هۆکارەکەیە هۆکارێکی دیکاوەیە کە ئەمە هیمەت بەرز نینە هیمەتمان لاوازە تەماشەیکەن یەک نمونەی پێغەمبەری دینمەوە عەلەیهی سەڵات وەسەلام ڕیوایەتەکە دایکی مانداران ڕیوایەتەکە دەفەرمێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەندە ڕائەوەستە لە نوێژێ حتا پێکانی ئەستورە بوو طبعاً فەرموودەکە لە صحیحی بوخاریە دەڵێ ئەمیش لێم پرسی یا ڕەسوڵ الله خۆخوای گەورە هەرچەندە گوناحیشت نییە بەڵام خودای گەورە عەفوی کردی لە پێش و لە دوای خۆشت هێشتا ئەو ژانی کە ماوەشتا پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەدی نابێ منیش ئینسانێکی سوپاس گوزار بم مادەم خوای گەورە هەندە بە ڕەحمە هەندە بە سۆزە بەرامبەر عەبدەکانی هەرچەندە لە گوناحەکانیشم خۆش بۆ گوناحیشم نییە بەڵام عەبدێکی سوپاس گوزارم هیمەت بەرزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر هیمەت بەرز بوو باوەڕ بکەن ئینسان لە قورآانی پیرۆز بێتاقەت نابی جا خوشکانی بەڕێز بیکەنە ویردێکی زۆر گچکە زانە ئەفەرمون باشترین کردەوە ئەو کردەوەیە کە بەردەوامە با کەمیش بێت ناڵێم هەموو ڕۆژێ مەسەلەن چەند جوز ئەشی بخوینە ناویردێکی دیاری کرا و دیاری کە بەڵام هەموو ڕۆژێ لەسەری بەردەوام بە بزانە بە ماوەی مانگەکی ساڵێکی بەرەکەتەکەی چەندە و هەروەها هۆکارێکی دیکە لەبەرەوەی بوویتە هۆکار و سەبەب کەمە قورآانی پیرۆز ناخوێنین و لە خزمەتی نین چەندان شتی دیکەمان کردیتە ئیشی ڕۆژانەمان بابەتی سەرەکیمان قورآنمان کردیتە بابەتێکی لاوەچی بەڵام خۆمان مەشغوڵ کردێ بە شتی دیکە
جا لەوانەیە پیاوان کۆمەڵە کارێکی تایبەتیان هەبی پێوە سەرقاڵ بن ئافرەتیش کۆمەڵە ئیشێکیان هەیە پێوە سەرقاڵن جامە بەسەکەم ئەوەیە پێویست ناکە من خاڵەکان بژمێرم خوشکانی بەڕێز بەچی سەرقاڵی ڕۆژانە 1 2 3 4 5 لەوانەیە تو بەخۆتی بژمێری ئەو شتە لاوەچیانە بەقەدەر لاوەچەکەی پێوە سەرقاڵ بە کاتێکی دیاری کرا و کاتێکی زیاتر دیاری بکە هەتاوەکو لە خزمەتی قورئانی پیرۆز بی خاڵێکی دیکە پێم خۆشە باسی کەم لەو 5 خاڵەی کە ئاماژەم پێ کرد ئەوەیە کە حکم بە قورئانی پیرۆز ناکەی خوای گەورەش لە قورئانێ فەرمیت ئینشەڵڵا هەر کاتێکی ئینسان دەسەڵات ئینسانی موسڵمان دەسەڵاتدار بوو بە بێگومان حکمی پێەکەی بەڵام هەر وەکو ئاگاداری هەر کەسێک دەسەڵاتی هەبی حکمیش بە قورئانی پیرۆز نەکە بە بەڵگەی چەندان ئاەت بە موسڵمان هەژمار ناکرێت یەک ئاەت بە نمونە دینینەوە خوای گەورە فەرمێت فلا وربك لا يؤمنون سوێن بە خوای تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام لا يؤمنون نەفی ئیمانەکە دەڵێ ئیماندار نینە حتى يحكموك فيما شجر بينهم حتى ئەگەر کێشێکی زۆر کە میشیان لە بینی هەبوو نەگەڕێنەوە خزمەت قورئانی پیرۆز ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما پاشی ئەوەی کە بڕیارەکەشی لەسەر درا نابی هیچ حەرەج و ناڕازیەکت بەرامبەر حکمی خوای گەورە بێت چونکە زۆر کەسەیە دەڵێ کاکە کێشەم لەگە خزمێکی خۆم هەیە لەگە کەسێکم هەیە یاڵا با چی بکەین با چارەسەریکەین بەچی چارەسەرکەین با بگەڕێنەوە شەریعەتی ئیسلام کابرا هەیە پاشی ئەوەی کە بڕیارەکە درا بەڵام لە دژی من بوو دێم ڕەخنە یەگرم ئەو ڕەخنەگرتنە ئینسانەگە لەسەر ئەساسی عیلم بی پێی لە دین دەرەچی لەبەرەوەی خوای گەورە لە قورئانی پیرۆز یا پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە فەرمودەکانی یەکلای کردەوە کەواتە نابێ بە حکمی خودای گەورە قەڵز بی و هەروەها خاڵێکی دیکە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم کە زۆر زۆر گرنگە خوشکانی بەڕێز ئەویشیان کارکردن بە قورئانی پیرۆز ئێستا جاری وە هەیە مانجی ڕەمەزانی پیرۆز بە تایبەتی یاخود هەندێک کاتی دیاری کراو هەیە خەڵکێکی زۆر هەیە بە قورئانی سەرقاڵە بە تایبەتی بیدعەک پەیدا بووە لە ڕەمەزانێ خەڵک منافەسەیتی کە چەند ختمی بکە ختمێکی 2 3 یعنی گوێم لێ بووە خەڵک هەیە 15 ختم 20 ختمی ئەکا بەڵام سوورەتی فاتحەی لێ بپرسە تەفسیرەکەی نازانی مەبەستم ئەو نییە لە شەئنی خوێندنەوەی قورئانی پیرۆز کەمکەمەوە نا قورئانی چەند بخوێنی باشە بەڵام ئاگادار بن قورئان خوێندنەوە لۆ ئەوەیە هەتاوەکو تێی بگەین دوایە کردەوەی پێ بکەین لەبەرەوەی ئاگادار بن خوشکانی بەڕێز یەک لە هۆکارەکانی دابەزینی قورئانی پیرۆز کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام خوای گەورە پێغەمبەری ڕاست پارت یەکەم جار خوێندنەوەیە دووەم جار تێگەیشتنە سێم جار کردەوە پێکردنە خۆ ئەگەر زۆری بخوێنینەوە لێشی تێبگەین بەڵام کردەوەی پێ نەکەین هیچمان بە هیچ نەکرد لەبەرەندێ چەند نمونەکی بە چەند ئاەتێکی بە نمونە دینینەوە لەسەر کارپێکردنی سەحابەکان سەحابە هەبوو تەنها سوورەتی زەلزەلەی لەبەر بوو إذا زلزلت الأرض زلزالها صحابي هبوا تەنها سوورەتی ئیخلاسی لەبەر بووە صحابي هەبووە هەندێک سوورەتە کورتەکانی جوزئی عامەی لەبەر بووە بەڵام بەردەوام ئەو ئاەتەی لەبەر گوێیان بوو فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره دایان گوت خلاص ئەو ئاەتە کافیە کەمە کار و کردەوە بە قورئانی پیرۆز بکەین یەک مسقالە ذەڕ یەک خەردەل یەک گەردیلە لەسەر ئینسانی موسڵمان حیسابە لە چاکە و لە خراپە هەرکا بەس کار بەو هەندە ئاەتەی بکەین کافیە و هەروەها نمونەچکە دەینینەوە لەسەر کارپێکردنی سەحابەکان بە قورئانی پیرۆز عەرەبەکان زۆر مشتاقی عارە خواردنەوەی بوونەوە پێشەوەی ئیسلام بێ لەبەر هەندێرە شاعیر هەبووە وەسیەتی کردی ئەڵێ ئەگەر مردم لەسەر قەبرەکەشم هەر ترەی بچینن دارمێوی بچینن هەتا ئەو جاری کە ترێ پێگەیش نەوەک هەندێک قەترە بڕژێ لە ناو قەبرشم ئیستفادەی لێ بکەم هەندێک لە شاعیرەکان بەو شێوەیە ئاماژەی پێیەکەن بەڵام خوای گەورە بە سێ مەرحەلە و قۆناغ عارەقی حەرام کرد هەتا ئەو ئاەتەی دابەزی خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب وهتا كوتاياتك أفرمي رجس من عمل الشيطان فاجتنبوه كارو كردوي شيطان خوي لبدور بقرن دل الصحابي هبوا
خەریک بوو عارقی بخوا کە گوێی لە ئاەتەکەی بوو هاواریان کرد گوتیان ئاەتێکی نوێ دابەزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئاەتەی بۆ دابەزی ئەڵێ یەکسەر دایان نەو شکاندیان هەندە عارەقەیان شکاند هەندە بڵ عارەقەیان شکان ئەڵێ لە ناو بازارەکانی مەکەی بازارەکانی مەدینەی عارق لە عەردی ئەڕۆیشت هەندەش مشتاق بوون مەڕاق بوون بەڵام هەر کاتێکی خوای گەورە بیفەرمووی بە ئاەتێک یا پێغەمبەر فەرمانێکی بکرد بە خەڵاس تەسلیمە بوون خوای گەورە قورئانی بۆی دابەزاندی هەتاوکو بەو شێوەی لە خزمەتی بین و بەگوێ و فەرمانەکانی بکەین نمونەکی دیکە وەرەگرین لەسەر ئەوەی کە سەحابەت چەند مولتەزیم بووینە بە قورئانی پیرۆز چەند کار و کردەوەیان پێکردیە ئاگادارن ڕووداوەکەیە لە تاریخ و مێژووی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەویشیان ڕووداوی ئیفکە منافقەکان دوو ڕووەکان بوختانیان بۆ دایکی ئیمانداران عایشە هەڵبەست حاشای دایکی ئیماندارن دەنگ و سەدایەکی زۆری دایەوە حتا خەبەرگەیشتە پێغەمبەر و هاوڵە گەورەکان و ئەوبەکر و عومەر و عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لە هەموویان بێت دوای ئاشکرا بوو کە بابەتەکە ڕاست نییە بوختان بە دایکی ئیمانداران کرا بەڵام ئاشکرا بوو زۆر خەڵک قسەی کردبوو بەڵام لەسەر دوو سەحابان ئاشکرا بوو کە قسەکەیان نەقڵ کردبوو گوت بیان وەڵی کاکە خۆڕاینی ئەو هەموو خەڵکە باسەکە دەبی شتێک هەبی یەک لەوانە ناوی مستەحە هەرچەندە سەحابەی پێغەمبەریش بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام تووشی ئەو غەڵەتە گەورەی بوو جا خوشکانی بەڕێز ئاگادار بن ئاگاداری قسە نەقڵکردنی بن ئێستا فەیسبووکە مۆبایلە لە بەر دەستی خۆتە لە ماوەی یەک دەقەی لەوانەیە 20 هەواڵی تەماشە بکەیت 20 هەواڵت بەرچاوەکەوی باوەڕ بکە لە 20 نۆزدەی درۆیە ئەگەر بەس بە گوێی هەواڵەکان بکەین و نەقلی کەین کاکە چی ڕوودا و چی بوو خوشکانی بەڕێژی زیاتر حەزیان لە قسەی زۆر ئەوانەیەوە نییە هەرەو قسانە نەقڵکەین کارەسا دروستە بی مستەح بەس ئەو قسەی نەقل کرد گوتی وڵا خۆڕاینێ و هەموو خەڵکە باسەکە خۆ دەبی عایشە شتێکی کردبی لەسەری ئاشکرا بوو مستەح چێیە پیاوەکی فەقیرە چێ خێری پێیەکە ئەبوبەکری سەدیق عایشە کچی چێیە کچی ئەبوبەکری سەدیقە ئەبوبەکر زۆر تووڕە بوو گوتی من خێرت پێیەکەم ڕۆژانە ئەگەر لەبەرە من نەبی وەزعت زۆر شڕ و خراپە بی ئێستا هاتی بوختانت بە کچی من کرد بە خێزانی پێغەمبەری کرد گوتی شەرت و وعدەوە بیجارێکیت کە خێرت پێ ناکەم خوای گەورە ئاەتێکی دابەزان فەرمووی وەلیعفوا وەلیەصفحوا عفویان بکەن پەڕێکی نوێ هەڵدەنەوە ئەلا تحبون أن يغفر الله لكم ئای خوای حەز ناکەن خوای گەورە لە گوناحەکانتان خۆش بی ئاەتەکە لەسەر ئەبوبەکری سەدیق دابەزی کە ئاەتەکەیان خوێندەوە لە ئەبوبەکری سەدیق یەکسەر گوتی زۆرم پێخۆشە بەلا بەرێ وەڵڵاهی زۆرم حەز لێ خوای گەورە لێم خۆش بی پەشیمانم لەو بڕیارەی کەدام بەردەوامە بم لە یارمەتیدانی مستەحی کەواتە سەرڕای ئەوەی کە بوختانی بە کچی کرا ئەبیتە خێزانی پێغەمبەری مووقیفەکی زۆر خراپە یعنی وشێڵێن ئیشێکی ناجوامێرانەی بەرامبەر ئەبوبەکری کرد بەڵام ئاخیرەکەی ئاەت دابەزی بە دابەزینی ئاەتەکە یەکسەر تەسلیم بوو خاڵەکی دیکە خوشکانی بەڕێز هەجرێکی دیکە پشکردنەچیت کە لە قورئانی پیرۆز ئەوەیە وەکو باسم کرد لە سەرتاش ئاماژەم پێ کرد لە ماناکانی وردنابینەوە زامن ئیشەڵە لە ئاخیرەکەی بەرنامەکتان لۆ دانێم پێم خۆشە بە گوێمی بکەن ئیسیفادەی لێەکەن لێ ئێستاش ئەو بەرنامەش و پێشکەشەکەم بەرنامەکە چییە ئەمە ناڵێم ڕۆژێ قورئان زۆر بخوێنەوە بەڵام کە قورئانتان خوێندەوە بە ئەو قورئانە بی کە تەفسیری لەگەیە لایەشی قورئانی پیرۆزە لاکەی دیکەی تەفسیرە بەردەوام ئەگەر ڕۆژە یەک لاپەڕەی بە تەفسیرەوە بخوینەوە لەوانەیە خێر و ئەجر و پاداشتی لە دە لاپەڕەی زیاتر بی جوزئەکی بە تەفسیرەوە بخوینەوە لێی تێبگەی و کردەوەی پێ بکەی لە دە جوزئی باشترە کە تێی نەگەی لەبەرەندێ دەبی بەردەوام فکری لێ بکەینەوە و تێ ڕاببینین بەرنامەی زۆرمانە ئینشاءالله لە ئاخیرەکەی بەرنامەکانتان پێشکەشکەم بە پشتیوانی خوای لە ئاخیری وتارەکەم خاڵەکی دیکە زۆر جاری وا هەیە لەبەر ئەوەی لە قورئانی پیرۆستەوە و حاڵی نەبووینە لە تەفسیرەکەشی غەڵەت تێگەین جاری وا هەیە زۆر جاران ئیمام و خەتیبیش هەبوو ئاەت هەیە بە غەڵەتی تەفسیر کردیە زۆر جارانم گوێ لێ بووە ئەو ئاەتەی بە بەردەوام بە بەڵگە دێنەوە وەلا تولقوا بئەیدیکم ئیلە التەهلوکە
بەدەستی خۆتان بە هیلاک مەدەن. ئەزانێ وایەتە لەسەر چدا بەزیە کۆمەڵە سەحابە کە بوون یان کۆمەڵە سەحابە کە بوون تازە هاتبوونە ناو ئیسلام پارەکانیان نابەخشی کەم پارەیانە بەخشی. خوای گەورە فەرمی لا تلقوا بأيديكم إلى التهلكة، یعنی ئەگەر پارەکانتان نەبەخشن بەڵگەیە لەسەرەوەی خۆتان بەدەستی خۆتان بە هیلاکەدەن. بەڵام جاری وهەیە کابرا ئەو ئاەتەی بەچ بە بەڵگە دێنیتەوە ئاچی کردەوەکی باشە کە کاکە دانیشە خوا لە قوڕانی فەرموویتی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. ئەخرە من ئەو کردەوەی یەکەم کردەوەکی چاکە باشە، ئەمە نەگە لەسەر ئەو کردەوەی چاکەی تووشی هەر زەرەرێکی بم ئەوە قازانجم کرد لە ئاخیرەکەی. کەواتە ئەو ئاەتە چەند جاران بە بەڵگە هێنرایتەوە بە هەڵە هۆکارەکەی چێ لەبەرەوەی لە قوڕانی پیرۆز تێنەگەیشتی. خاڵەکی دیکە خوای گەورە ئەفەرمیت قورئانی پیرۆزمان لەبەرەوەی دابەزان هەتاوەکو لە مانەکانی تێبگەیت کتاب ئەنزەلناه ئیلەیک مبارەک. ئای محەممەد عەلەیهی السڵات وەسەلام ئەو کتابەمان ناردە لای دابەزان مەسەر جەنابەت یعنی پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام پیرۆز و مبارەکە ئەفەرمی چ هۆکارەکەی چیە عیلەتەکەی چیە لیەدەبەڕوا ئایاتیه هەتاوەکو لە ئایەتەکانی تێبگەی و تێبفکری. ئاەتێکی دیکە هەیە خوشکان هەموو جارێم لەسەر ئێوەستم یعنی زۆر تەسیر و کاریگەری دروستە کە لەسەر هەموو خەڵکی. خوای گەورە فەرمیت ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالوها. ئایا بۆ بیر لە قورئانی پیرۆز ناکەنەوە لە واتاکانی ماناکانی ناکەنەوە یان دڵەکانتان قوفلی لێدا یعنی وەکو سەرزرشتە و سەرکۆنەکردنی موسڵمانە. خاڵێکی دیکە پێم خۆشە لەبەرەوەی خوشکانی بەڕێز زۆر جارانوێ خوشکانی بەڕێز لەو بابەتەی بە زۆر جار بە هەڵەداچن وەکو لە سەرەتای بەرنامەش ئاماژەم پێکراویش ئەوەیە بەکارنەهێنانی قورئان وەکو شیفە. هەر ئینسان سەری بێشید بە تایبەتی خوشکانی بەڕێز یەڵا با بچین نوشتەی بە فلانی بکەین، فلان پیاو چاکە هەیە، فلان شێخە هەیە. جا ئێستا شوەی لێ هاتیە خوشکانی بەڕێز زۆربەی هەرە زۆرەوی بە ناوی نوشتە و شێخایەتی قسەی ئەکا هەڵسوکەوتێکە بەشی زۆری حاشاکم ئینسانی سەختە چییە لە پەردەی دینی لە پەنای دینی یان مەسلحەتێکی مادی هەیە یان ئەخلاقی هەیە یان کۆمەڵە بابەتێشکەی هەیە کەمە بەستێتی. قورئانی پیرۆز لەبەر دەستی تووە. جا زۆر جاران زاری وەوە پرسیار لە من کرایە تەلەفۆن کرایە لە خەڵکی دیکەش ئایا نوشتەکردن دروست نییە؟ وا بە نوشتەکردن لە کاتی خۆی شتێکی زۆر باش بووە. لەبەر چییە؟ لە گوندێکی زۆر گەورە لە شارێکی زۆر گەورە بەس مامۆستای گوندەکەی مەلای گوندەکەی خوێندەوار بووە. مامۆستای گوندەکەش سوورەتی ئیخلاس مەعوذەتێن ئایەتی کورسی لەسەر لاپەڕێکی پەڕەکەی سپی ئەنووسی دەیگوت کاکە ئەوەی بەکار بینە لەناو ئاوێدانە و ئاوکەی بخۆ هەتاوەکو ئیستیشفا بە قورئانی بی. ئێستا چێ هەیە سوورەتی ئیخلاسی لەبەر نەبی؟ چێ هەیە سوورەتی مەعوذەتێنی لەبەر نەبی هەردوو سوورەتەکان؟ چێ هەیە ئایەتل کورسی لەبەر نەبی؟ کەواتە بەخۆی بخوێنمەوە و وەکو شیفا بەکاری بێنم چی تێدایە؟ لەبەرەندێ خۆشەویستان خوای گەورە فەرمی قورئانمان بە شیفا دابەزاند. جا ئاگادار بن بەکارهێنانی شیفا هەر ئەوە نییە شوێنەکەت بێشی و دەستی لەسەر دانەی سوورەتێکی لەسەر بخوێنی، ناوە نییە. ئەوەش جۆرەکە لە بەکارهێنانی شیفای. بەڵام جۆرەکەی دیکە تێگەیشتنە. سەدا شێستی هەفتەی ئەو قسەی من نییە. نەخۆشیەکان ئێستای هەرێمی کوردستان نەخۆشی دەرونینە، نەخۆشی جستەی نینە. نەخۆشی دەرونی بە چ چارەسەرەکرێ ئیلا پەیوەندی و عیلاقا باشکردنە لەگە خوای گەورە. کو بتوانم عیلاقە و پەیوەندیم باش بکەم؟ دەبی لە قورئانی پیرۆز تێبگەم چەندان ئاەتی تێدایە دڵی ئینسانی موسڵمانە داتەوە، چەندان ئاەتی تێدایە چەندان ڕوودا و بەسەرهاتی تێدا بخوێنەوە مشکلەی تو چەند گەورەبی بەڵام کە تەماشا و ڕووداوی ئەەکەی لە سەردەمی سەحابە و دوای سەحابەکان ڕوویدایە مشکلەی خۆت لەبەر چاوی کەمە بیت. کەواتە بە دروستکردنی پەیوەندێکی پتە و لە نێوان خۆت و خوای گەورە ئەتوانی باوەڕ بکە سەدا شێستی هەفتەی ئەو نەخۆشیانەی کە تووشت ئەبن لە قورئانی پیرۆز چارەسەریان کەی. کەواتە خوشکانی بەڕێز ئامۆژگاری وەکەم قورئان بە خۆتان بە شیفا بەکاربینن، یەکتێی بگەن هەتاوکو لە ڕووی دەرونی سراحەت بکەن هەر شوێنێکی شتان هێشە. ئەگەر نەخۆشیەکەت جەستەیی بوو پێویستی بە دکتۆری بوو لە دکتۆری چارەسەر کە، بەڵام ئەگەر نەخۆشیەکە دەرونی بوو هیچ دەرمانێک لە قورئانی پیرۆز باشتر نییە. کۆتا بابەت کە باسی بکەم
چ بکەین هەتا ئەو لۆمەی پێغەمبەری لۆمەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ڕۆژی قیامەت نەمانگرێتەوە ئەو بەرنامەیە کە سەرەتا ئاماژەم پێ کرد ختمەکی دیاری ئەەکەین ئەوە خاڵی یەکەمە چێ لەوانە ئەکرێ بە گوێم بکە بە جێبەجێی بکە ئەوە ئیسیفادەی لێکە لە دنیا و لە قیامەتی یەکەم بە 30 ڕۆژ 40 ڕۆژ 6 ڕۆژ دیاری ئەەکەم لەوەی ختمەکی قورئانی پیرۆز دەکەم قەیدی ناکە بالەماناکەی تێنەگەم بەس وەکو پیرۆزی خوێندنەوەی قورئانی پیرۆز هەتا وەکو هەر لە حرفەکی یەک لە هەر حرفەکی خوێندنەوەی دە چاکەم دەست بکەویت 30 ڕۆژ یان 40 ڕۆژ یان 6 ڕۆژ ختمەکی یەکەم ئەوە گەر لێشی تێنەگەی مشکیلە نییە ئەوە بەرنامەی یەکەم بەرنامەی دووەم ختمکردنی قورئانی پیرۆز لە ماوەی 1 ساڵی لە ماوەی 2 ساڵی 3 هەتا 5 بەڵام قورئانی پیرۆز هەمووی ختمەکەم بە تەفسیرەوە وردی ڕۆژانەم دائێنم ئەتوانم کاتەکەم بەشی چەندی تێدایە ئەتوانم ڕۆژانە 1 لاپەڕی بە تەفسیرەوە بخوێنمەوە ئەتوانم 2 3 زیاتر کەمتر چەندی دیکە کەواتە ختمەکی بسمیلای لێکەم هەرچوومەوە دەڵێم وعد بی ئەو ختمەی دەبی بە تەفسیرەوە تەواوکەم هەر ڕۆژەی هەندەی ئەخوێنمەوە زەربی لاپەڕەکانی قورئانی پیرۆزکە ئەزانی چەند ڕۆژی پێچی چەند ساڵی پێچی ساڵەکە دووە با 5 ساڵیشی پێبچی مشکیلە نییە لە ژیانی خۆت هەر هەمووی یەک ختمی بە قورئانی پیرۆز بە تەفسیرەوە بکەی کەواتە ئیشەکی گەورەت کرد ئەوە بەرنامەی دووەم بەرنامەی سێم لەوانەیە ئەوە لۆ نوخبە و کۆمەڵە کەسێکی دیاری کراو بیت لە ماوەی 10 ساڵ و 15 ساڵی بەس ئەحکامی دەربینە هەموو ئاەتەکان تەماشەکە بە تایبەتەوەی لە شەریعە لە قانون شارەزا بیت هیچ ئاەتێکی قورئانی پیرۆز نە ئیلا کۆمەڵە ئەحکامێکی دیاریکراوی تێدایە کەواتە سەرتا نایەشینم لەو سێ بەرنامانە ئی ئاخیرەکەی لەوانەیە نەکرێ ئەمە جێبەجێ بکەین بەڵام یەکەم و دووەم جێبەجێ ئەکرێن یەکیان ختمەکی بکە لە ماوەی 40 ڕۆژی 30 ڕۆژ 40 ڕۆژ هەتا 60 ختمەکی دیکەیان لە ماوەی ساڵێکی هەتا 5 ساڵی بکە بەڵام ختمەکە بە تەفسیرەوە بی هەدەفەکە چییە لەوەی ختمی بە تەفسیرەوەکەم هەتا لە قورئانی پیرۆز تێ بگەم دوایە کە تێگەیشتم کار و کردەوەی پێ بکەم لەخوای گەورە داواکارم ئەو دوعایە نەمانگرێتەوە کە پێغەمبەر ئەو شەکوایە نەمانگرێتەوە کە پێغەمبەرێکە لە ڕۆژی قیامەت بەقەدەر پیرۆزی قورئانی پیرۆز لە خزمەت قورئانی پیرۆز دابین خوای گەورە یارمەتیمان بدە هەم بیخوێنینەوە بە باشی هەم لی تێبگەینەوە هەم کار و کردەوەشی پێ بکەین خوای گەورە ئەجر و پاداشی و خوشکانش بداتەوە کە ئەو کۆڕۆ مەراسیمیان ڕێخست وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه